مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری سەردانی ئیدارەی سربەخۆی سۆرانی کرد. سەردانەکەش دوای بڕیاری ئیدارەی سربەخۆی سۆران دێت. وەفدەکە تێڕوانین و پشتیوانی کۆمەڵی دادگەری بۆ ئیدارەی سربەخۆی سۆران خستە ڕوو. بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریش دەڵێت وێڕای پشتیوانی لە بڕیاری بە ئیدارەکردنی قەزای سۆران، بەڵام تموحی ئێمە ئەوە بوو سۆران بکرێتە پارێزگا و ئیمتیازاتەکانی پارێزگای پێ بدرێت. ئاشکراشی کرد لە خولی پێشووتری پەرلەمانی کوردستاندا کە خۆی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بووە پڕۆژە یاسایی بۆ ئەو ئامانجە پێشکەش کردووە. ئێمە ئەمڕۆ هاتووین بۆ پیرۆزبایی لە برای بەڕێزمان مامۆستا هەڵگور بۆ کە بەرپرسی ئیدارەی سەربەخۆیە لەم شارە و قەناعەتم وایە تاقە و توانایەکی باشی پێ بۆ خزمەتکردنی شار و ئاوەدانی پێوە دیارە پرۆژەی باشی دەست پێکردوون و خوازیارین بەردەوامیش بێ لەسەری و ئێمەوەکو کۆمەڵ پشتگیری خۆمان بۆ دەربڕیون و لە خزمەتیشیانداین بۆی کە ئەو شارە بە هەموو لایەک بەرەو پێش ببین، چونکە ئەو شارە گەر جوان بێ بۆ هەموو لایەکمان جوانە، ناشیرن بێ هەمومان تێدا زەرمەند دەبین و خوازیاریشم ئەو وعد و بەڵێنانەی کە لەسەرەوە بە ئیدارەی سربەخۆیاندا و بۆی جێبەجێ بکەن و بربەستی بۆ دروست نەکەن و قەناعەتیشم وایە بە هەموو لایەکمان دەتوانین ئەو وڵاتە بەرەو پێش بەرین و بەتایبەتیش مەسەلەی بەڕێوەبردن و ئیدارە لە چێبڕچەی حزبی لەوانە دوورخەینەوە، هەمومان ئەو شارەکە جوان بێ لێی سوودمەند دەبین و لێی بەهرەمەند دەبین و ئێمەش بەڵێنمان پێداوە هەر ئیشێک بە ئێمە بکرێتن بۆ بەرەو پێشبردنی و شارە لە خزمەتدا دەبین و خوازیاریشم ئەو شارەیەکێک بێ کە لە بۆ نمونەی پێکەوە ژیان و ئاوەدانی و زیاتر ئاشنابوون بە شتە جوانەکانی خەڵک سەردانی ئەو شارە جوانە بکات. لای خۆیەوە هەڵگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سۆران سوپاسی ئەو سەردانەی وەفدی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کرد. پێزانینی خۆشی بۆ پاڵپشتی و پشتیوانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵ بۆ ئیدارەی سربەخۆی شارەکە دەربڕی. بەڵێ ئەمڕۆکە پێشوازیمان لە بەڕێز مامۆستا کردێ لەگەر وەفدیاوەری بۆ بابەتی پیرۆزبایی لە ئیدارەی سربەخۆی سۆران و ئێمە پێشتریش وەکو قامخەمەتیش هەماهەنگێکی تەواومان لەگەڵ کۆمەڵی هەبوو لە ئیدارەی سۆران و پاڵپشتێکی تەواوی ئیدارەی سۆرانیا کردووە و بێکەوە مناقەشانەمان زۆر کردووە کە مەسئولیاتی بەڕێوەبردننی شار هەمی حکوومەتە و هەموو ئیلیانە سیاسەکانیە. خۆشبەختانە سۆران بەوەی ناسراوە کە هەموو لایەنەکان هەموو پێکەوە هەست بە لێپرسراوەتی دەکەن بۆ خزمەتکردنی شاری سۆران و ئێمەش لەگەڵ مامۆستا هاوڕا بووین بۆ ئەوەی خزمەتکردنی شار بە تەنها بەرپرسارەتی حکوومەتنی بەڵکوی هەموو لایەنە سیاسەکانە بە خۆشحاڵیشەوە بیر و بۆچنەکانمان وەکو یەکوە بۆ خزمەتی ئەو شارە. جێگەی ئاماژەیە هەر لە چوارچێوەی سەردانەکە و پیرۆزبایی بە بۆنەی دەست بەکاربوونیان وەفدی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری سەردانی هەر یەک لە بانشی دیلمان و سەرۆکایەتی زانکۆی سۆرانیان کرد. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.